سلاوتان لێبێ براو مسلمانان برایان و خوشکان ئێمە مەبەستمان لەم ڕێپێوان و خۆپێشاندانە ئەوە بوو کە ئیثباتی کەین کە میلەتی کوردی مسلمان میلەتی مسلمان لە کوردستاندا لە میلەتانی مسلمانی شوێنانی دیکە کەمتر مسلمان نییە وەلەخوا بەزیاد بێکە ئەم ڕێپێوانێکی شکۆمەندە ڕێپێوانێکی زۆر خاشی و قەڵەباڵغە بەڵگەیە لەسەر زیندوێتی ئیمان و ئیسلام لە دڵ و دەرۆنی مسلمانانی کوردستاندا بە هەموو چینی توێژەکانەوە بۆیە ئێمە بە ناوی هەموو لایەکەوە کە سەرپەرشتی سازدانی ئەم ڕێپێوان و خۆپێشاندانەمان کردووە سپاسی هەموو لایەک دەکەین خوا پاداشتان داتەوە هیواداریشین کە هەر کاتێک ئیسلام پێویستی بە ئێمە بوو پێویستی بە ڕێپێوان بوو پێویستی بە ماڵبەخشین بوو پێویستی بە فرمێشک ڕستم بوو پێویستی بە هەر شتێک بوو ئاوا بۆی ئامادە بین بە ئەندازەی ئامادەیمان بۆ دیفاع لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ودفاع لمقدسات إسلام ودفاع لحرمات مسلمانان إثباتي مسلمانتي خومان دكين بێگومان ئەوانەی کە سوکایەتی بێڕێزیان کرد بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سوکایەتی بێڕێزیەکەیان بۆ خۆیان گەڕایەوە قسەگوتن بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو تفی سەربەرەوژوورە بۆ خاوەنەکەی دەگەڕێتەوە بەڵام بۆ ئێمەی مسلمانیش هەرچەندە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەسایەتیەکی ئەوەندە بەرز و بەڕێز و پیرۆزی هەیە پێویستی بە دیفاع لێکردنی ئێمە ناکات خوای پەروەردگار ڕێزی لێناوە خوا پێی فەرمووە وەرەفەعنا لەکە ذیکرەک بەڵام ئێمە و مسلمانانی شوێنەکانی دیکەش لە کاتێکدا کە هەڵدەستین بە ناڕێزایی دەربڕین و مەحکومکردنی پێڕێزین وعاندن بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە دیفاع لە دین و مسلمانەتی خۆمان دەکەین پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ خوا پێی دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک کەسێک خوا ناوبانگی بەرز کرد بێتەوە بە هیچ کەس ناوبانگی نزم نابێتەوە کەسێک خوا بەیداغەکەی بەرز کرد بێتەوە هەڵیدا بێ بە هیچ کەس ئەو بەیداغە نانەبێ بەڵام ئێمە دیفاع دەکەین لە دین و عەقیدەی خۆمان لە سمعە و کەرامەتی مسلمانەتی خۆمان هەر پاداشتان داتەوە ئینشاءالله بۆ هەر هەنگاوێکی دیکە ئاوا ئامادە دەبین ئێستاش ئێمە بە ناوی ئێوەشەوە زۆر سپاسی هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئیدارەی هەولێر دەکەین کە لەگەڵماندا هاوکار بوون دەستباریان کرد کاراسانیان کرد سپاسیان دەکەین و ئینشاءالله بە هەموو لایەکمان بە حکوومەت و بە میلەتەوە بە قیادەی سیاسی فکری و بە جامەوەرمانەوە هەمیشە بەرگریکەر و پارێزەری مقدساتی ئیسلام دەبین و بەرگریکەر دەبین لە شەخسیەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لە پیام و دووبارە ڕێز و سپاس بۆ هەموو لایەکتان و ڕێز و سوپاسیش بۆ بەڕێزان دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئیدارەی هەولێر و هەروە هەموو دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیس کە کاراسانیان کرد هەموو لایەکتان بەخوا دەسپێرین وەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله وبەرەکاتوه